ئێمرۆ ئەمە ڕاستیمەوانی ڕێخستووە 396 مامۆستا و فەرمانبەر لە زانکۆی سەلاحەدین خانەنشین دەکرێن. سەتۆشتایان مامۆستانە، باقیەکەی دیش فەرمانبەرن. طبعاً ئێمە بەشەیە کاریگەری زۆر دەبێتن بە دنیایەوە، مەسەلەن کاریگەری دەبێتن، بەشی شەیە لەوانەیە کاریگەری نەبێتنیان کۆلیش، مەسەڵەن مامۆستای ترمان هەبیتن، مامۆستای ترمان لە بۆ ئەو بەشانەی کە کاریگەریمان هەیە. ئێمە وەکو زانکۆی سەلاحەدین، سەرۆکاتی زانکۆی سەلاحەدین ڕەزامەندیماندایە کە ئەو مامۆستانە بەردەوام دەبن. بەخۆی ڕێنمایی دارایی هەیە کە مامۆستا دەتوانانی پاش خانەنشینی بەردەوام بی وەکو وانەبێژی دەرەچی. ئێمە ئەو مامۆستانە وەکو وانەبێژی دەرەچی وەردەگرین، ئەوانە بەردەوام دەبن. بەڵام ئەو بەشانی مەسەلەن کەوا هەتا سیریان دەمینێتن، داوا لە حکوومەتی هەرێم دەکەین کەوا هەڵگری زۆر هەیە لە بڕوانە ماستێر و دکتۆرە تاوەکو ئێستا دانەمەزراون، بەڵکو بکرێتن ئەو بە ڕێزانەدا بمەزرێن بۆ ئەوی شوێنی ئەوانە پڕ بکەنەوە کەوا خانەنشین کراون. هەتا فەرمانبەریش، یعنی فەرمانبەر هەیە تاسیری زیاتر لەوانەیە لە مامۆستایەکی، لەوانەیە فەرمانبەرێکی خزمەتگوزار کاریگەری زۆر هەبیتن. 6 ساڵ و دوای 6 ساڵی دوای ئەوان ئێمە هەموو مامۆستاین لە زانکۆ ئیدی خوێندومانە، کتێبمان هەیە، نووسینمان هەیە، توێژینەوەمان هەیە. هەر کەسە و باشە بۆ ئەوی وەختی خۆی بە جوانی بەڕێوە بە خەریکی نووسین بی، خەریکی خوێندنەوە بی، خەریکی ژن و منداڵی بی، خەریکی پیاسەکردن بی، خەریکی وەرزش بی، بڕک لە بۆ خۆی بژێ. باشە ئەگەر ئێمە بڵین ئەو هەموو مامۆستا بە ئەزمونە لە زانکۆ بڕۆن، ئایا کلێن دروست نابێ یان ئەو مامۆستانەی کە دێن دەتوانن شوێنی ئێوە باشی پڕ بکەنەوە؟ ئەی بێگومان ئێستا لە بەشی ئێمە بەس من و دکتۆر ڕەزوان بووی سەرەتا. ئێستا کۆمەڵک مامۆستای زۆر بەتوانە هاتین و توانیمانە لەو 20 ساڵی پەروەردەیان بکەن و لەمە باشتر نەبن، خراپتر نییە. لەگەر وەخت دوای ژیان وە هەیە تۆ دەبی جیلی نوێ پەروەردەکەی، جیلی نوێ بێتەوە. منە بڕیارم پێ بڕیارێکی زۆر چاکە کە وابزانم 400 مامۆستای زانکۆ بە هەمووی بە نزیکەی 37,000 کەسە، لەو 37,000 کەسەی ئەگە 2,000 کەسێش وەربگیرێتن، یانی لە شوێنی ئێمەدا بمەزرەوە دەستکەوتێکی گەورەیە. بەڕاستی بەختیار و دڵخۆشم لەبەر ئەوەی ئەگەر من لە زانکۆکان خانەشین دەکرێت، من لە کۆمەلگادا نەبراوم، من لە ژیاندا نەبراوم، بەڵکو وێزگەیەک لە وێزەکانی ژیانم دوای خانەنشین دەست پێ دەکا کە ئەویش تەمەنێکی ئەوەندەی بەسەرم بردووە بە تەمام ئەوەندەی تریش بژیم ئەگەر خوا تەمەنم درێژکە، چکەم تەمەن درێژی لە دەست خوایە. لەبەر ئەوەی ئەوەندە پلان و بەرنامەم هەیە، ئەو پلان و بەرنامەیە کە دوێنێ لە زانکۆکانی کوردستان و جیهان من پەرەم پێدەدا، ئێستاش بەردەوام دەبم. من کەس هینی لێ نەگرتوم، سەرپەرشتی خوێندکاری ماستەر و دکتۆرام هەیە، ئەوە هەر دەمینێتەوە، سمینارەکانم دەمینێتەوە لە هەموو زانکۆکان، کەناڵەکانی تەلەڤیزیۆن ئەوە هەمووی وەکو میوان و وەکو بەرنامە دەتوانم من بەڕاستی ئەسپی خۆم تاو بدەم.